سڵاوتان لەبێ بەڕێزانەوە کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە بۆ خستنەڕووی کتێبێکی تر کە لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان لە ئەکادمیای مێگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن هەر هەینیەک ئێمە کتێبێکی دەنجی بەسوود بۆ ئێوەی بەڕێز پوخت دەکەینەوە تاکو ئێوەش سوودمەند بن لە ناوەڕۆکی کتێبەکان بە تایبەتی ئەوانەی کە کێشەی زمانیان هەیە یان کتێبەکانیان دەست ناکەوێت. وەک دەزانن ئەو کتێبانە کتێبی زۆر بەسوودن، هەمووشیان لە بواری پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاریدا خۆیان دەبینەوە. ئێمە ئەم هەفتەیە بۆ هەفتەی 33هەمین لەسەر یەک ئەو کتێبە بەسوودەتان بۆ دەخەینە ڕوو. وەک لەسەر شاشە دیارە، کتێبەکە خۆی ناونیشانی Speak Like a Genius، واتە وەکو کەسێکی بلیمەت کار بکە. هەرچەندە لەسەر شاشەکە ڕەنگە شتێکی تر دەربکەوێت، بەڵام ئەوە پوختەی کتێبەکەیە کە چۆن دەتوانی ژیرانەتر دەربکەویت، ژیرانەتر خۆت پیشان بدەیت یان بنوێنی. بەڵام ناونیشانی کتێبەکە Speak Like a Genius، واتە وەکو بلیمەتێک بدوێ. کاتە بۆ ئەم هەفتەیە هەوڵ دەدەین ئەو کتێبە بۆ ئەوەی بەڕێز پوخت بکەینەوە. کرۆکی بابەتی ئەو کتێبە باس لە پەیوەندی کاریگەر دەکا کە زۆر پەیوەست نییە بە خێرایی قسەکردن و بە بەرزی دەنگت ئاستی دەنگت، بەڵکو زیاتر بە شێوازی بیرکردنەوەی ڕوون و ڕەوان و ڕێک. ئەگەر ئێمە بتوانین چەند خویەکی ئامانزدار لە خۆماندا پەرە پێ بدەین، ئەوە بە دڵنیاییەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی باشتر پەیوەندی دروست بکەین لەگەڵ دەوروبەرمان، هەروەها باشتر بێنێ بەرچاوی ئەوان و باشتریش متمانەمان پێ بکەن. ئەمە وا دەکا وشەکانی زارمان، ئەو وشانەی لە زارمان دێنە دەرێ، بە ئامانج بە مەبەست هەروەها ژیرانەتر و ڕێکخراوتر دەربکەون. کتێبەکە دابەش کراوەتە چەند بەشێکی سەرەکی. هەوڵ دەدەین بە کورتی بەشەکان بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو، دواتریش لینکی کتێبەکە بە تەواوی دادەنین. سەرەتا باس لەوە دەکا کە نابێ یەکسەر دەست بە قسەکردن بکەی کاتێک کە تۆ لە شوێنێکی، کاتێک کە پرسیارێکت ئاراستە دەکرێت یان کاتێک کە داوایەکت لێ دەکرێت. دەبێ لە قسەکردن بوەستین پێش ئەوەی مێشکمان پێڕا بگا بە شیکردنەوەی ئەوەی کە وەریگرتووە. زۆربەی هەرە زۆری گرفتەکانی پەیوەندیکردن زیاتر پەیوەستە بە بیرکردنەوەمان، واتە گرفتی بیرکردنەوەیە، نەک گرفتی قسەکردن. بۆیە کاتێک کە ئێمە بە هەڵە داوان بە هەڵەشا هەوڵ دەدەین ئەو بێدەنجیە پڕ بکەینەوە، ئەو بە دڵنیاییەوە دەبێتە هۆی دەرخستن و دەربڕینی چەند وشەیەک کە هەرزوو لێشی پەشیمان دەبینەوە، یان لێوی خۆمان دەگەزین و دەڵێن دەمانتوانی باشتر بێ ئەگەر بیرمان بکرد بایەوە. بۆیە دەتوانین وادا بنین کە سەرکەوتن وەکو گفتوگۆیەک وایە، نەک وەکو ڕێکەوتێک هەروە بەسەرت داهات بێ و تێپەڕی بێ. کاتێکیش سەرکەوتن دەست پێ دەکا کە تۆ دەوەستی لە قسەکردن و دەست دەکەی بە بیرکردنەوە لەو شانەی کە دەتەوێ بیڵێ یان لەو بڕیارەی کە دەتەوێ بیدەی ئاخۆ قسە بکەی یان قسە نەکەی. بەشی دوای ئەوە دەڵێ چەند ساتێک بدە مێشکت بۆ ئەوەی بیر بکاتەوە. کاتێک کە تۆ بە مەبەست وچانێک، ساتێک بێدەنجی تەرخان دەکەی بۆ بیرکردنەوەی پێش قسەکردن، بۆ بیرکردنەوەی پێش وەڵامدانەوە، ئەوە تۆ بە دڵنیاییەوە وا دەکەی هەست و سۆزەکانت
جێگیر بن، هەروەها ئەو حکم و بڕیاردانەی کە تۆ هەتا بە هەڵە داوان و بە هەڵەشە و بەپەلا نەکرابێ، بۆیە ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی متمانە لەلایەن کەسی بەرامبەر، نەگەر هێشتان ئەو ڕستەکەی تەواو نەکردووە تۆ یەکسەر دەست بە وەڵامدانەوە بکەیت، ئەوە بە دڵنیاییەوە ئەندێشەیەکی وا ئینتباعێکی وا دروست دەکات لەلایەن کەسی بەرامبەر کە تۆ بیرت نەکردوێتەوە پێشەوەی قسەکە بکەیت. بەڵام کاتێک کە تۆ داوایەکت لێ دەکرێت هەندێک خۆت دەخەیتە حاڵەتی بیرکردنەوە، ئەوە متمانە لەلایەن کەسی بەرامبەریشەوە دروست دەبێت. بۆیە گرنگە تۆ کات بدەی بە مێشکت بۆ بیرکردنەوە پێش ئەوەی وەڵام بدەیتەوە. دوای ئەوە کاتێک کە تۆ بەو شێوەیە کار دەکەی هەوڵ دەدەی بە دوای وەڵامی دروستدا بگەڕێی پێش ئەوەی کەسانی بەرامبەر چاوەڕێی بکەن، پێشبینی بکەن. پەیوەندیکاری کاریگەری ڕاستەقینە هەوڵ دەدا بچێتە ئەو دیوی قسەکانەوە، بچێتە ئەو دیوی وشەکانەوە، ئەویش لە ڕێگای بیرکردنەوەی قوڵ. کاتێک کە تۆ سەرنج دەدەیتە وردەکاریەکان، کاتێک کە تۆ پرسیاری باشتر ئاراستە دەکەی، ئەوە دەبێتە هۆی دروستکردن و دامەزراندنی بناغەیەکی پتە و ئەو ڕوانگەی کە تۆ وەڵامەکەی دەدەیتەوە. کەواتە ڕوونیەک دروست دەبێ، دەزانی تۆ وەڵامی چی بە دوای وەڵامی چیدا دەگەڕێ و بەرامبەرەکەشت چی دەوێت. ئەو کەسەی کە ڕێز بەدەست دەهێنێ لە ناو گفتوگۆدا لە کاتی دانیشتندا، ئەوانن کە تێدەگەن چ شتێک گرنگە پێش ئەوەی تەنانەت ژاوەژاو و دەنگەدەنجیش لە شوێنەکە و لە ژینگەکەدا دروست بێت. کەواتە تۆ بە دوای وەڵامی دروستدا دەگەڕێی، نەک بە دوای تەنها وەڵامێک لە پێناوی وەڵامدانەوە. بەشێکی تر تەرخان کراوە بۆ بیرکردنەوەی ڕوون و ڕەوان. لە کاتی فشاردا کەسایەتی تۆ زۆر بە ڕوونی دەردەکەوێت. فشار خووە ڕاستەقینەکەی تۆ دەردەخا، ڕووە ڕاستەقینەکەی تۆ دەردەخا. کاتێک کە تۆ لە ڕووی بیرکردنەوەدا ڕوون و ڕەوان بی، نابێ وا مامەڵە لەگەڵ هەر پرسیارێک بکەی کە ئەو تاقیکردنەوەیە بۆ زانیاری تۆ، تاقیکردنەوەیە بۆ پێگەیشتووی تۆ، تاقیکردنەوەیە بۆ کەسایەتی تۆ. بەڵکو لە جیاتی ئەوە دەکرێت تۆ بیر لەوە بکەیەوە کە چۆن دەتوانی هاوکاری ئەو کەسانە بی بۆی باشتر لە بارودۆخەکە تێبگەن. نابێ چیتر وا مامەڵە لەگەڵ پرسیار بکەین کە ئەوە تاقیکردنەوەیە کە ئەزمونێکە بۆ شایستەی ئێمە، بۆ بەهاو سەنجی ئێمە لەو شوێنەدا، بەڵکو تەنها وایت ببینە کە ئەوە دەرفەتێکە بۆ پەیوەندیکردن، دەرفەتێکە بۆ یارمەتیدانی کەسانی بەرامبەر. لە بەشی پێنجەمی کتێبەکە زۆر بە گرنگی باس لەوە کراوە کە مێشکیش وەکو هەر ماسوولکەیەکی تری جەستە پێویستی بە ڕاهێنان هەیە. بۆیە دەبێ تۆ ڕاهێنان بە مێشکت بکەی لە کاتی وەڵامدانەوەدا بە ترس و تۆقین وەڵام نەداتەوە. کەواتە وەڵامدانەوەکەت دوور بێ لە ترس و لە تۆقاندن و لە ینی ترسێکی زیاد لە حەدی خۆی، لە ڕادەی خۆی. ئەگەرە تۆ لە کاتێکی ئاریشە و گفتوگۆ و تەنانەت لە گرژیشدا کۆنتڕۆڵی خۆت کرد، جڵەوی هەست و بیرکردنەوەی خۆت لە دەست خۆتدا بوو، ئەوە گەورەترین سەرکەوتنە بۆ تۆ. لەم بەشەدا زۆر گرنگی بەوە دراوە کە تۆ لە کاتی وەڵامدانەوە هەوڵ بدەی مێشکت زۆر بە ئاسانی، بە نەرمی، بە هێوری کاردانەوەی هەبێ بۆ ئەو پرسیار و ئەو گرژی و ئەو تەنانەت دەمەقاڵگەش کە دروست دەبێ، چکە ئەوە سەنگی ڕاستەقینەی تۆ دەردەخا تۆ لە ژێر فشاردا چۆن بیر دەکەیەوە. ئەگەر تۆ
بتوانی ڕۆژانە ڕاهێنان بە مێشکی خۆت بکەی کە تۆ بە تێگەیشتنەوە کار بکەی، نەک بە ترس و تۆقاندن، بە ئارامگرتنەوە نەک بە هەڵەشە و بە هەڵەداوان، هەروەها بە داناییەوە نەک دیسان بە گرژی مامەڵە بکەی، ئەوە دەبێتە خوویەکی ڕۆژانە و دەبێتە بەشێک لە کەسایەتی و لە شێوازی بیرکردنەوەی تۆ کە پێی دەناسرێیتەوە. بۆیە دەتوانی وەکو بلیمەتێک گفتوگۆ بکەی لە ژینگەی جیاجیادا. کاتێک دەشتەوێ قسە بکەی، بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە، دەبێت بە ڕوونی قسە بکەی، بە سادەیی قسە بکەی، نەک بە شێوەیەک کە هەموو تێکەڵ و پێکەڵ بێ کە کەس تێت نەگات تۆ چی دەڵێی. بۆ نمونە ئەو بیرۆکانەی کە هەتن خۆ دەکرێ بە وشەی سادە دەریان بڕێ، نەک هەر بیرۆکەکە بە شێواوی و بە پشێوی و بە پەشۆکاوی دەرببڕێ. هیچ کاتێک ئاڵۆزی لە وشەکاری و ئاڵۆزی لە دەربڕینەکان نابێتە پێوەر بۆ بلیمەتی و بۆ زیرەکی تۆ. ئەو پەیوەندی کارانەی بەهێزن زۆربەی جار بەهێزیەکەیان لەوەدایە کە ئەو بیرکردنەوە ئاڵۆزەی کە هەیە هەوڵ دەدەن سادەی بکەنەوە، هەوڵ دەدەن پاڵفتەی بکەن، بیپاڵێون بۆ ئەوەی بە شێوەی چەند ڕستەیەکی سادە و ڕوون بیخەنە ڕوو کە بەرامبەرەکە بتوانێت تێی بگا، کە بەرامبەرەکە بتوانێت هەزمی بکا و گوێگریش زۆر بە تامەزرۆتر گوێت لێ دەگرێت. لەبیرت بێ کە خەڵکی زۆر سەرسامی ئەوە نین کە تۆ بە چ زمانێکی قوڵ و زمانێکی ئاڵۆز قسە دەکەی، بەڵکو زیاتر بەوە سەرسام دەبن کە تۆ چەند بە ئاسانی دەتوانی تیان بگەێنی، بە زمانی سادە، بە نمونەی سادە دەتوانی تیان بگەێنی، هەروەها چەند هاوکار دەبی لە تێگەیشتنێکی باشتر لە بارودۆخەکە و لەو کێشەی کە تێگەیشتون بەو زمانەی کە تۆ لەگەڵیان دەدوێ. لە بەشەکانی بەرەو کۆتایی کتێبەکە باس لەوە دەکا دیسان دەبێت تۆ بزانی کە چی دەڵێی هەر کاتێک قسە دەکەی. ئەگەرە تۆ بە دوای وشەی تەواو کاملدا بگەڕێی، ئەوە ڕەنگە نەگەیە ئەو وشەیە، نەگەیە ئەو دەستەواژەیە، بەڵام هەوڵ بدەی پەیامەکەت بگونجێ لەگەڵ پێداویستیەکانی قسەکەر، لەگەڵ پێداویستیەکانی گوێگرەکەت، لەگەڵ پێداویستیەکانی جەماوەرەکەت. ئەوە گرنگە و ئەوە کاریگەری زیاترە ئەوەی ئەتۆ هەر بە دوای وشەیەکی گونجاو و دەستەواژەیەکی ڕاست و دروستە بگەڕێ. ڕەنگە هەرگیز ئەو گەڕانە تەواو نەبێ، کاتە دەبێ تۆ بوەستی لەوەی بە دوای وشەی تەواو و کاملدا بگەڕێی، بەڵکو بە دوای مەبەستی گونجاودا بگەڕێ، بە دوای کاریگەری ڕاستە و خۆدا بگەڕێ لەو بارودۆخەی کە تێیدای بەدەم و دەستی. هەوڵ بدە وەڵامەکانشت ژیرانە و دانایانە بن، وەکو خویەشی کەسایەتی خۆت وا لێ بکە. ئەتۆ نابێ ژیری وا لێ بکەی یەکجار ژیر بی، یەکجار ژیر دەرکەوی، بەڵکو ئەو ژیری تۆ یان ئەو بلیمتیەی تۆ لەلایەن خەڵکی خویەکە ڕۆژانە دروست دەکرێ. تۆ خەڵک ڕەنگە لەسەر یەک بارودۆخ و لەسەر یەک مۆقف و لەسەر یەک هەڵوێستیش بڕیار لەسەر ژیری و دانایی و پێگەی تۆ نادەن. بۆیە تۆش دەبێ کار لەسەر ژیری خۆت، دانایی خۆت بکەی بە شێوەیەکی ڕۆژانە. ئەگەرە تۆ بە شێوەیەکی جێگیر پێش قسەکردن وچانێک وەستای بیرت کردەوە، ئەگەر پێش قسەکردن گوێگرێکی باش بووی، ئەگەر پێش قسەکردن ئینجا ئەوانت کرد ئینجا وەڵامت دایەوە، ئەوە تۆ وەکو وایە ڕاهێنانێکی بەردەوام و ڕۆژانە بە مێشک و بە شێوازی بیرکردنەوەت بکەی کە ببێتە هۆی پەیوەندیکارێکی سەرکەوت و گوێگرێکی چالاک و خەمخۆرێک بۆ ئەو کەسێک کە قسەی لەگەڵ دەکات. کەواتە تۆ نابێ تەنها بە دوای وەڵامێک بگەڕێی کە ئەو کاتە بۆ دێ، بەڵکو
لە ئەنجامی بیرکردنەوە بێ، لە ئەنجامی گوێگرتنێک بێ، هەروەها پڕکردنەوەی پێداویستی ئەو بەڕێزە بێ کە داوای لێ کردووی یان کە پرسیارەکەی ئاراستە کردووی. هەوڵ دەدەی تۆ بگەیتە پێگەیەک کە خەڵکی بەبێ ئەوەی تۆ داوا بکەی ڕێزت لێ بگرن. ئەمە دەبێت ڕەنگدانەوەی شێوازی بیرکردنەوە بێت، شێوازی بیرکردنەوەی تۆ، کاتە تۆ وەکو کەسێک بیر بکەوە کە هەموو کەس ڕێزت لێ دەگرێ. لە بیرشت بێ ڕێز بەدەست دەهێنرێ، ئەویش لە ڕێگای ئەو ڕاستیانەی کە دەڵێی، ئەو خوانەی کە هەتا ئەو جێگیریەی کە لە بیرکردنەوە و لە شێوازی بیرکردنەوەتدا ڕەنگ دەداتەوە، نەک لە ڕوخساڵ و لە ڕواڵەتتدا. ئەگەر تۆ بەردەوام کراوە بی، باوەشت کراوە بێ بۆ فێربوونی بەردەوام، ئەگەر تۆ لە شێوەی سۆز و هەستدا جێگیر بی، ئەگەر تۆ خاکەڕابی و خۆت پێ گەورە نەبێ، ئەوە بەدڵنیاییەوە دەوروبەرەکەشت متمانەت پێ دەکەن، دەوروبەرەکەشت ڕێزت لێ دەگرن بەبێ ئەوەی خۆت داوا بکەیت، بەڵکو کەسایەتی تۆ، بەڵکو ڕەفتار و خووەکانی تۆ وایان لێ دەکا، شێوازی بیرکردنەوەی تۆ وایان لێ دەکا. کەواتە هێزی ڕاستەقینە ئەوە نییە کە تۆ چۆن دەردەکەوی بە ڕواڵەت یان بە ڕوخسار، بەڵکو چۆن بە خوو و هەڵسوکەوت و شێوازی بیرکردنەوە و هەڵوێستەکانت دەردەکەوی لەو شوێنانەی کە کاری تێدا دەکەی یان لەو شوێنانەی کە بوونت هەیە تێیدا. ئاخر بەشی کتێبەکەش هەردێتەوە سەر سەرەتای کتێبەکە، ئەویش چۆنێتی زاڵبوون بەسەر کارامەیی بیرکردنەوە پێش قسەکردن. ئەتۆ کە دەڵێن زاڵبوون، باڵەدەستبوون لەو کارامەیە، ئەوەیە تۆ تەواوی جڵەوی شێوازی بیرکردنەوە لە دەست خۆتدا بێ، پێشەوەی قسە بکەی بیر بکەیتەوە، پێشەوەی قسە بکەی گوێ بگری. بۆیە ئەگەر ئەتۆ بەردەوام ڕوونی لە قسەکردن، مەبەست بوون یان ئامانجدار بوون لە قسەکردندا هەڵبژێری، ئەوە دەبێتە شێوازی پەیوەندیکردنی تۆ و پێی دەناسرێتەوە، دەبێتە هۆی دروستکردنی متمانەش لەلایەن کەسانی ترەوە. ئەگەر تۆ بتوانی ئەو کارامەی بیرکردنەوەی پێش قسەکردن لە خۆتدا بچەسپێنی، ڕەگداکوتێ، ئەوە دەبێتە دەستپێکێک نەک کۆتایی، بەڵام دەستپێکێکی زۆر باش دەبێ بۆ ئەوەی متمانە دروست بکەی، بۆ ئەوەی بتوانی ژیرانەتریش دەربکەوی، بۆ ئەوەی بتوانی وەکو کەسێکی بلیمەتێش قسە بکەیت. ئەمە دەبێتە شێوازێکی نوێی ژیانی تۆش، ژیانت دەگۆڕێ کاتێک کە تۆ فێری ئەو کارامەیە دەبی. لە کۆتاییدا ئەم کتێبە هەوڵ دەدا پێمان بڵێ کە تۆ هەر پەیوەندیکردنێک، هەر کارلێککردنێک لەگەڵ دەوروبەر و لەگەڵ کەسانی تردا وەکو دەرفەتێک سەیر بکە بۆ شێوازی بیرکردنەوەی جێگیری خۆت. ئەگەرە تۆ توانیت خۆت بە دوور بگری لە هەڵەشەکردن و پەلەپەلکردن لە وەڵامدانەوە، ئەگەر توانیت لە خۆت بە دوور بگری لە یەکسەر وەڵامدانەوە، ئەوە تۆ دەتوانی کەسایەتیەک بۆ خۆت دروست بکەی، بوونێک بۆ خۆت بێنیتە ئارا کە هەموو کەس بتوانێ پشتی پێ ببەستێ، متمانەی پێ بکە. ئەگەر تۆ ئەو خوانە لە خۆتدا چەکەرە بکەی، بە دڵنیاییشەوە ئەم خوانە پێویستیان بە کاتن، نەک لە شەو و ڕۆژێکدا، بەڵکو پێویستی بە ڕاهێنانە. ئەوە دەبێ ڕۆژانە ڕاهێنان بە مێشکت بکەی، ڕۆژانە خۆت لێ ڕابێنی، بەڵام دوای ئەوە وشەکانت، ئەو وشانەی لە زاری تۆدا دێنە دەرێ، هەمووی سەنگ و بەهای خۆی دەبێ، هەروەها هەمووشی لە ئەنجامی بیرکردنەوەیەکی بە ئامانج و مەبەستداردا دێنە دەرێ و کاریگەری خۆشیان دەبێ. ئەو کاتە تۆش وەکو کەسایەتێکی بلیمەت دێیتە بەرچاو، وەکو کەسێکی زانا قسە دەکەی، وەکو کەسێک کە بە دوای چارەسەری، بە دوای پڕکردنەوەی پێداویستیەکانی کەسانی تری. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان.
بۆ ئەم هەفتەیەش لەگەڵتان بووین لە هەفتەی 33هەمین لەسەر یەک بۆ خستنە ڕووی ئەو کتێبەی کە وەکو گوتمان ناونیشانەکەی Speak Like a Genius وەکو بلیمەتێک بدوێ یان قسە بکە. ئەگەر تۆش سوودت بینیوە لە پوختەی کتێبەکانی مێگامایند پلەس دەتوانی بەشی بکەی بینێری بۆ خۆشەویستان و ئازیزان و قوتابیانت بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن. لە نزیکترین کاتدا لینکی ئەو کتێبە دەنجێش بە تەواوی لە یوتیوب دادنین لە کۆمنتی یوتیوب دادنین بۆ ئەوەی ئەو بەڕێزانی ئەگەر ویستیان کتێبەکە بە تەواوی گوێبگرن دەتوانن بگەڕێنەوە سەری. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتووش کتێبی باشتر و بەسوودتریشمان ئامادە کردووە هەوڵ دەدەین بیخەینە بەردەستی ئەوەی بەڕێز هەر هەینیەک کتێبێک. ئەو کاتی هەموو لایەکتان شاد و هەینیتان پیرۆز.